دیسانەوە وەختتان و خێر خەڵکە کوردەوار ئومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. جاری پێشووتر بەهۆی ئەوەی کە دیوایسەکە کەنەکشنی بەخراپ بوو لە وەسەتە دیبەیتەکەی لێمان قەت کرد. ئومیدوارم ئەم نەتوەرکە ئینتەرنێتەکەی بەردەوام بێ و من بتوانم ئەم دیبەیتە بکەم لە بێدەستوریە حکوومەتە هەرێم تا هەتای کردنەوەی مناسباتە کۆمەڵایەتی ئابووری و سیاسی لە سیستەمە خانەدان و بنەماڵەدا. اتفاقاتە پێشەڕوو، اتفاقاتە ڕابردوو یان ڕووداوەکان ڕابردوو خەریکە اتفاقاتە داهاتوو ئەنوێنێت و نمودێک لە داهاتوو دەرەخە. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە تەیە 7 ساڵە ڕابردوو گەرەکی و تەحوڵاتێک کە گەرەکی ختمە بە ئەبەدیبوونە دەسەڵات مناسبات و سیستم لەسەر سەرزەمینە ئێمە بکات باسییان بکات و لە کەنارە ئەوە بە مەتنە کوردای و بە مەتنە کوردان لە بەرامبریا بوێسێت. من سەرەتا بۆ خاترەوەی ئەم دیبەیتە قابل دەرکوێت مەجبورم کۆڕنۆمێتری مثال بێرمەوە لە ئاخیزنامە و لە اتفاقاتێکا کە لە تەیە 300-400 ساڵە گوزەشتە لە سەرزەمینە ئێمە ڕووی داگە کە ئێمە بووگین بەمەی کە ئیمڕۆ هەین. یعنی خۆمان بە قەوم ئەزانین، خۆمان بە حاشی و پەراوێزە تەمەدونە ئێرانی ئەزانین، بە پەراوێزە تەمەدونە ئیسلامی ئەزانین، داپڵۆسیاگ و داڕنیاگین. ئەمە وەز ئەمانەکە ئیوێنی کێ کەسانێک لە چوار چێوەیەکە بناوە قەومە کورد تعریف کریاگنەوە. یعنی چمکە کورد لە چمکە تەمەدونی و حەزارەتی گۆڕیاگە بوو چمکە قەومی ئیتنیکی کە پێناسەکانی یەکسری ئێلەمەنگەلە زاهرین کە ئینسان لە دەرکە بێواسطە یا یەقینە حسیە بێواسطە یەکەم مەرحەلەکە بوونەوەرێ بە ناوی ئینسان بێ ئەوەی کە تەیە تەریقی کردوێت لە زانایی و حکمەتە خۆیە یەکەم دەرکە بێواسطەیە کە ئیکا لە ڕێگەی حەسەکانیەوە پێئێژن ئەمە کووردە. ئەمەی کە من وتم لە حەزە فەلسەفی و ئەوانەی کە ئاشنایان بە فەلسەفە بوێت ئەزانن من منزورم چ بوو. بۆیە تۆ ئێژی کەسێکە شێوەزارێکی ئاوا قسە ئەکا کووردە، جلوبەرگێکی ئاوا ئەکاتە بەرەو کووردە. ئەمە تەبیعیترین مەوجودێکە کە تۆ ئەتوانی بنواڕی پێیە. وەکەوەی کە ئێمە مەسەڵەن پێناسەیە بزن ئەەکەین، شاخی هەسوو ڕیشی هەسوو فەرقی هەستەکی کاوەڕاو کاوڕە منتەقی سنجاوی فەرقە کاتەکە کاوڕە منتەقی مازندەران و ئوروپا و کاوڕە سنجاوی دووگی هەسوو کاوڕە منتەقی مازندەران کلکی هەس. ئەمە یەقینە حسیە بێواسطە هەست. یعنی ئەوەی کە شەی خۆی ئەنوێنێت تۆ هەر ئەوە دەریافت دەکەی. بزانن ئەوەی کە مێژوویە کە بەدەسە جوولەکە و یەهودین و سریاگە باس لە کامە جەهان ئەکات، باس لە جەهان خۆیان ئەکات. مێژووی ئەمانە لە یونان و ئیمتداد ئەدرێ بۆ ڕۆم، لە ڕۆم ئەگەیەتە دەورانگەلە عەسرە زوڵمەت و تاریکی، ئەگاتە دەورانە قڕونە وستا و ئەگاتە دەورانە ڕۆنەسانس، عەسرە ڕەوشەنگەری و دەورانە مۆدەرنیتە یا دنیای عەولەمە. بزانن ئەو پێناسەگەلەی کە ئەمانە ئەیکەن لەمەی کە اتفاقێکە لەم دەورانە ئەکەفێت دەورانە مۆدەرنیتە یا سەرمایەداری یا نەزمە بازار فەرقەکە لەگەڵ دەورانە کۆیلایەتیە، فەرقەکە لەگەڵ دەورانە فێودالیزمە. نە کۆیلایەتی نە فێودالیزم ئیدعای نەکردگە کە ئەبێت بە جیهانی، بەڵام ئەمەی کە نەزمە تازەی بازار دروسەکە ئەبێ بە جیهانی بوێت لەبەر ئەوەی کە ئەو شێوە بەرهەم هاوردنە پێویستی بە بازارە و پێویستی بە حەدە ئەکسەر ڕەساندنە زەرفیەتە بازارە. ئەگەر تا ئێستا تێگەیشتین ئەوێنین اتفاق مهمێک کە ئەکەوێ ئەمەسە دەورانە عەولەمەس. دەوران عەولەمە نە لە ڕێگەی فکریەکەیوە، لە ڕێگەی سیستمیکەوە کەتێت و چ گۆڕانکاریەک لە جەهانە ئەمڕۆژە ئێمە و دوێکەیە ئێمە دروسەکە. ئاخیزنامەی کوردان بەحس لە کۆمپانیگە لە دەوڵەت ساز و کۆمپانیگە لە بازرگانی ئوروپایی ئەکا کە کۆمپانیهای مێرکانتیلێکن کە تێن بۆ بازارسازی مەواد دەخام و ترەیت ما بەقیە گۆی زەمین ئەدۆزنەوە.
یەکەم جار بە دەریانەوەردیە کە توانن دەماغی ئومید دەور بەدەن و ئاخرز کوردەوارە سەربەخۆ ئیشارەکە لە ڕەوەند تەغیراتە مادیەک لەسەر زەمینە نە لە قنگە ئاسمانگ نەنە چیرۆک و قسە ئەوەی کە لەم سەرزەمینە ئێمە خۆی بە کەسێکی مۆدەرن ئەزانێت و پێی وایە لە خورافە دوورۆ کەوت کەسۆ لە ئرتجاع گەلێکی دوورۆ بکەوێتەوە لە چیرۆک و میت و ئەفسانە لە میتۆسۆ دوور کەوت کەسۆ گەلە کێسی بڕواتەوە دیە لۆگۆسۆ ئەو جار ئێشە قاچ خاتە سەر زەمین بێژێ تەحوڵاتێک کە لەم سەرزەمینە اتفاقکە و چ شکلیە بەجێ ئەوەی کە بڕوات چیرۆکە فڵان سوڵتان و فڵان پادشاه و فڵان خەلیفە بۆ ئێمە بێرێتەوە ئێشێ بێژێ چۆن ئیمکاناتە مادی دەستەبەر ئەکرێت تا ئەم ژیانە ممکنکە مثال ئەگەر لە ئەقلیمە کوردستانە نەوت نەفرۆشێت حسارە سەرزەمینی نەوێ کە تۆ گومڕوکات نەسێنیت دەرامەدێک بەناوە حکوومەتە هەرێمە کوردستان مەوجود نییە دێخۆ مەسعودە بارزانی و جەلالە تاڵەبانی قوڵگەنە وەشان پوڵ دەربێرن بیدەن بە ئێوە پس ئەمە مستەلزمە یا لازمەکەی ئەمەسەکە تەحوڵاتە مادیە سوورەت بگرێت لەوێ ئاخرزە کوردەوارە سەربەخۆ ئیشارە ئەکات بە حەکە سیستەمیکێک کە لە سەرزەمینە ئێمە بە حەکە بارەگاهە کوردان دەست پێ ئێکاوە دانایانە کورد دەست پێ ئێکا وە ئەیان گۆڕێت ڕواڵەتیان بەتەکایەوە خانەقا هاوکات سەڵتەکان پاشاکان دروست ئەکات سەلتەنەکان وە پاشاکان دروست ئەکات هاوکات ئێڵە ساختە دروست ئەکات هاوکات هۆزە ساختە دروست ئەکات بۆچی بۆ خاتری ئەوەی کە منابە ئەمەوە لەدەیە بازار دروست بکەن و حملە ئەکەن بە سەرزەمینە ئێمە یەکەم جار بە کالاهای ئەعتیاداوەرە توتون تەماکۆ شەکەر چای قاوە و تریاک تا خەڵکە ئێمە معتاد بیو بە مەسرف ئەم کالانە کێ لە سەرزەمینە ئێمە شەکەر نەخوا کێ لە سەرزەمینە ئێمە ڕۆژێ دە لێوان چای نەخوا چوار لێوان قاوە نەخوا سیگار نەکێشێت و ئەعتیادی بە تریاک نەوێت بالئەخرە لەم پەنج کالا ئەعتیادی بە دوان سیان لەمانە هەس هاوکاتە لەگەڵ ئەمە ڕەوایەتە سەرسازە دینە بۆ تێرن یعنی بە حەکە بارەگاهە کوردان ئەمانە ئیسلامت بۆ تێرن لە ڕێگەیە تەریقەت و حەقیقەت و نە شەریعەت و معرفەت و معرفەت شەریعەت طريقة حقيقة لدو مرحلة آخرة طريقة حقيقة جاء إسلام بطريقة حقيقة هاوردقة إستا كزوريان قرتقة شوق نسقنا معرفة شريعات لدوران متأخرة بإمكانات تكنولوجيك باللوجستيك بمكبرة بمزقوت سازي بالدستقاه إلهيات سازي خليكن شريعتك نجانا مردم إيمة مرحلة كمرحلة دوم بو إساعد كسم مرحلة آخر تا إستا متوجه بو إنشاء اتفاقي كوتقام وأما شعر سازي تمام أم دولتاني إيوة إمرو أيوين لجهانا موجودة كمهمترين يعني يالات متحدة أمريكاويت وان نبوغا ككابرا بناو غانا إنجليسيو 40,000 سرباز كت سورة إنجليسي بيري بروان سور بيست بكوجي سرزمين أمريكا فتحكا وپرچمك إدابني وان نبوغا كشتيك يان هناردقا لكناري كاويسياغا شروعيان كرقا بمال سازي تاشاري لهات كسدرو يكم جار كومبانية ويرجينيا ادينا فرهن اديه 1520 لكناركاني كاكليو دواناوي ان جيمس تاون بنيان جيمس تاون داني اقلم تحولات حالي مامبو او جار تينا سرسر زمين كردان وتمدن كردي اقرتو انسان كبيد بناو انسان كرد يا كمك كرد همو دنيا اجنورت بكات شرایط عینی و مادی ایگنورنسیک که تو خلیکه لبین اوات تو به دانایی گگینی که دیگران نگینی سوال خود اکی کرد کیس بو پیناسه کردن خود روی بشوینی اوی که دیگران کرد بچی دست برکن حج کسیک لوانه که باس تو اکاو کوچم که کرد بحثناکا که کرد بون قومه و زمانه من سێ نمونەتان بۆ باس ئەکەم هەر لە متونە ئیسلامی یەهودی هندیە
شەرەفخانە بدلیسی کە کتێوێک ئەنووسێ بە زوانی یەهودی هندیە، هندیش کە ناوی فارسیە، لە پێناسەکردنە کووردا ئێژێ لە ئیسلامیەتیان نەقڵەکە ئەلئەکرا تائیفەت من الجن. بزانە نایژێ ئەکراد بۆ خاتری ئەوەی کە نەو ئەقسەکردنیان ئێمە لێ حاڵی ناوین عەجەمن لاڵن جنن خویان وەسە جن. ئۆکێ لە کتاوە مەولانایە بەلخیە کە نیکلسن چاپی کردگە مەسنەویە معنەوی مەولانا لەبەر خاترە کەسێک بەناوە حەساموددینە چەلەبی ئەینووسێت. باسێک لەسەر حەساموددینە چەلەبیەکە کە حەساموددینە چەلەبی لە باوکێکی کوردی لەدایک ئەوێت. بعد ئێژێ ئەم باوکە کوردیە ئەمسەیت کوردیەن و ئەسبەحت عەرەبیەن. بەم معنaa کە کورد بوون یعنی جاهل بوون، نادان بوون، بێعەقڵ بوون. ئەمە خووە دووبارە تانەس کاورە قاچی خواتە ناوە حەوزەیە علمیە سوح جاهل و ئێوارە جاهل و نادان و ئەحمەقە ئەسبەحت عەرەبیەن سوحا کاڵەسێ خاوەن سەقافەتە عەرەب بوون یانێ صاحب سەقافەت بوون. فردوسی ئالەم متونە هندی یەهودیە کە 1827 کۆمپانیە هندە شەرقی چاپی ئەکا بۆ یەکەم جار کە پێناسەیە کوردەکە ئێژێ لە جریانە زەحاکە کە دوو مار لەسەر شانیە و تێتە دەرۆ دوو تەباخ ئێرانی تێن بەجێ ئەوەی کە دوو گەنج سەر بۆ ڕندانەیەکیان سەر ئەوڕن مێشک تێکەڵە مێشکە کاوڕ ئەکەن، یەکێکیان ئەهنێرنە ئەلبۆرسکوه بۆ لای فەرەیدون بۆ قیام. جا ئێژێ کنون کوردەزان تخمەدارت نژاد بود خانهایشان سراسل پراس ندارن در دل زیزدن نراس. واتە ئەوانەی کە ڕوویگنە ئەو شاخە کێوە ئەلبورزە بۆ یارمەتیە فەرەیدون ئێستا کورد لەو تووە نەژادی گرتووە کە ماڵەکانیان سیا چادرە و لە دڵیشیانە لە خودایش ناترسن. دیسانەوە کورد زمان نییە بەڵکو کورد خووە خسڵەتە مەجموعەیەکی تەمەدونیە کە زۆر خەتەرناکە لە ڕوانگەی دینی و عبودیەتەوە. زۆر خەتەرناکە، یەکێ پێژێ جن، یەکێ پێژێ جاهل و نادان کە وەکو ئەو عەبد و ئەبید نییە، یەکێکی تر پێژێ لە خوایش ناترسن. ئەگەر گەین بەمە لە دەورانە متەئەخرا اتفاقێکە کەفێ کورد تەبدیل ئەکرێ بە قەومە ئێتنیک و ئێژن زوانی کوردی هەست. کێ ئەم کارە ئەکات؟ میسیۆنێرە مەسیحیەکان بۆ یەکەم جار تێن و ئێژن ئێمە زوانێکمان بەناوی کوردی هەست لە منتەقەی موکریانە بە دەستکاریکردن زوانە موکریانی ئەمانە ئێژن ئەمە زوانە کوردیە و گرامەری بۆ ئەنووسن. هەم بەجرسۆن گرامەری بۆ ئەنووسێت، هەم کەسێ بەناوە ئاغای فەسۆم لە گرا ئێمەیە کورد ئەکەنە قەوم هەمان ئاغایە فەسۆم. بۆ یەکەم جار تۆپۆلۆژیە جوقرافیایە کوردستان دروزەکە ئەم تەورە ئەم دەمانچە دەمبەرە و خوارە کارە ئاغایە فەسۆمە. فەسۆم ئەمە ئەکێشێت کاورایە میسیۆنەرە یەهودی ئاڵمانی ئەمریکایی ئەمە ئەکێشێت کەی 1940 بە قەوڵە تاریخە خۆیان. بازار مستەلزمە ئەمەسە کە تۆ شێوەی ژیانە ئینسانەکان لە ئینسانەکان بسێنیت. کەسێک کە زەمینی بوێت، کەسێک کە ئاڵەفجەڕی بوێت، نایەت بێت و کرێکارەتەوە ئیشی گشتێکی لێ بسێنی تا حیچێکی بۆ نەمێنیتەوە، حیچێکی بۆ نەماوە ئەوێت و کرێکارەتەوە. ئیستا لە ئیقلیمە کوردستانە پالت پوڵە ئامریکاییە دۆلارە نەفتی هات، خەڵکە ئیقلیم دۆلاریان لە گیرفاناو، کەس نێگەرەک بوو ئیشی پاکۆکردنەوە بکات. هەڵسان چوون لە بەنگلادێشە ئیدەیەکیان هاورد کە ئیشی پاکۆکردنەوە و نۆکەرایەتی ماڵیان بۆ بکات. چون لە ئیقلیمە کوردستانە کاورای تر حاضر نەبوو فعلەیی بکات. مەشە بێ هەمە چیزێک لە جێگەیەک و بە هاوریایە بۆ ئەمانەی کە دۆلاریان هەست کاکە. ئەگەر تا ئێستا تێگەیشتین لەم ئەوزاعی کە ئێمە بە سوورەتە کۆڕەمەتری ئەمما لەم دیبەیتە ئەما بە سوورەتە مەبسوود لە دیبەیتەکانە ترا بەحسمان کردگە حاڵی بوون تێنە سەرە مەقتای ئیقلیمە کوردستان. ئێمە وتمان بزانن شێخ سەعیدە پیران
عبيد الله النهري ئەمانە تەکایە خانەقای بەرساختەی سیستەمە بازارن. وەختی ڕەوەندە تەحەوڵاتە بازار ئەگۆڕێت، وەختی ڕێگەی ئاسنتێت، احتیاجە بە تەمەرکوز زیاتر ئەوێت، ئەمجار خانەقاوە بارەگاهێک کە قەبلەن دروستیان کردگە کارکردی ئەگۆڕێت. بۆیە کەماڵ پاشا هەیە کە تێرن مقاومەتێک کە شێ سەعید ئەیکا یا شێ عوبەیدوڵڵا ئەیکا نەبۆ کوردبازیە، بۆ دەسەڵاتە تەکیە و خانەقاییە خۆیانە. هەمان دەسەڵاتە تەکیەوە خانەقایی نمودیان لە سەرزەمینە ئێمە ئەگۆڕێت. پارتە دموکراتە کوردستانە عێراق امتداد تکیە نەقشبەندیەس، خانەقای نەقشبەندیەس. اتحادیە مەیهەنەیە کوردستانە عێراق امتداد طریقەتە قادریەس. دەورانهای متأخر طریقەت گەلە هاوردگە دەستگاه یەهودی مەسیحی بۆ سەرزەمینە ئێمە، تەرکیبە لە عرفانە هندی یەهودی کە هیچ سنخیەتێکی تەکی مەردمی ئێمانیە. بۆ خاتری ئەوەی کە تورک معنا پێیا بکە، عەرەب معنا پێیا بکە، بەتایبەتی فارس و ئێرانی معنا پێیا بکە، تو ئیشی کوردە قەومی ئیتنیکی دروستکەی، زەبوونترین هەڵقەیە کە هیچ وەخت ناتوانێت دەوڵەتە ئێرانی نابوود کات. هیچ وەخت. و تۆ تێی کوردە قەومی ئیتنیکی تعریفەکەیتەوە. بۆ خاتری ئەوەی ئەم کوردە قەومی ئیتنیکیە بچەسپێت ئیشێن هادی بۆ دروستکەی، تاریخی بۆ دروستکەی، تاریخی لە شکست، تاریخی لە تەلاشێکێکاوە شکستەخوا، تاریخی لە تەلاشێکێکاوە شکستەخوا. ئەم قەومە ئیتنیکیە کە ئیستا کورد بگەسۆ قەومە ئیتنیکی لە حوزەی تەمەدونی دەرتێت، هەر شکستیژە خوا. لە تورکیا شکستەخوا، لە عێراق شکستەخوا، لە سووریە شکستەخوا، لە ئێران شکستەخوا. ئەمانە مەبسووت بەحس کردیاکن تا فەرازە 1991 یاڵەتە متحدەی ئەمریکا گەرەکێسی ڕیختە خاوەرمیانە بگۆڕێت و گەرەکێسی دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە تورکی تەمامیەتە کۆنتڕۆڵە ئەگرا بگرنە دەستیانەوە. سەدام حوسێن کە هەیکەلە عروبە و ئاخرین هەیکەلە عروبەس کە ئوممەی عەرەبی پێمەعنا ئەوێتۆ، بزاندانێ عەرەبە ئەلئەحوازی ئێژێ من قەومە عەرەبم سوعالی لێکێژی مەرتیکە ئەم قەومە عەرەب بوونە تۆ لەسەر کامن ناسیۆنالیزم و تعریف وێسیاگە. تۆ بەشێک لە ئوممەی عەرەبیت، دەیەگەر بەشێ لە ئوممەی عەرەبیت بۆچی ئەمڕۆ لە بەرامبەر ئیسرائیل سکوتە کردگە؟ بۆچی لە بەرامبەر بەشار ئەسەد سکوتە کردگە؟ بۆچی لە بەرامبەر دەسەڵاتە نیگریسە خاندانە سعودی سکوتت کردگە؟ دەم ناکەی تۆ. بزانە عروبە هەتایە لەبین بریا، لەبین بریا. دەبوایە هەیکەڵ سەدام حوسێن لەبین بوون. ئا لەگرا پارتی و یەکێتیەکە لە نابودکردنە مەردمە ئێمە بۆ تەبدیلکردنیان بە تابعینە دەوڵەتە عێراقی، بەشداریان کرد لە کۆچاندن و لە بینبردنە شێوەیە ژیانە قەدیمە مەردمە ئەم سەرزەمینەی کە پێ ئێژن بەشە قەومی ئیتنیکیە کورد. بزانە دەوڵەتە عێراقی هادەم خەڵکەی کۆچدا بردنیە مەعەسکەر، لە مەعەسکەر بەرازیلی داپیان، جگەرەی سومری بایعی داپیان، گۆشتی برزیلی داپیان، بە 3 قەپ نەگەیتە پێشەیەک. بۆ ئەم کارەی کرد لەبەر ئەوەی کە تۆ جاران بێمنەت بووی، هەموو بەرهەمە خۆت بە دروست ئەکرد، پێویستیت بە ناسنامەی دەوڵەتە عێراقی نەبوو، وابەستە بە دەوڵەتە عێراقی نەبووی، هەڵت تەکێنێ بدیێرێ و فێرە ژیانە وابەستەیە تەقسیمە کاریە دەوڵەتیت بکە. گەینە فەرازە ساڵە 91 هەمەی حاجی مەحموو هات وتی لە 91 و بەبعد تا 2003 ئەحزاب کوردستانە عێراق نەقش بازرگانی و نەختۆکردنەوەی کالای عێراقیان لە ڕێگەی قاچاق بۆ عێراق هەبوو. یعنی ئەمەلەن ئەمانە بوون و قاچاقچی دەوڵەتە عێراق، ئەقلیمە حەبیبە کوردستان. ئۆکەی، سوالە گەورە ئەمەسە 33 ساڵە حکوومەتە ئیقلیمە کوردستان بۆ دەستوری نییە. بزانە ئێمە بە زوانە ئاخێس قسە ناکەین، ئێمە بە زوانە نۆرمەکانە دنیای ئیمڕۆژێک کە ئێوە حەزی پێەکەن قساکەین. بزانە وزارەتە دارایی، وزارەتە پێشمەرگە، شارەوانی، ئەمانە گشتی ساختمانن، هیچێک نیەن. ئەوەی کە ئیمکانی بوو لەم سیستەمە
وكو independent declaration of أمريكا، إعلامية استقلال أمريكا تبديل بيت بإراديك تاريخي قومك دستور بو أو كاغزي كبيجي دستور قانون كردي، قانون حكومة كردستان. أم دستور حيث وخنا أبوايا بالنسيايا وكو چي وكو أنجمن فدرالي لإراقك حيث وخنا أبوايا دروس بكريايا. بزانا تو أجر حكومة فدرالية واقعي بيت مثلا إيالة تكزاس تهز، إيالة نيو مكسيكو تهز، إيالة كاليفورنيا تهز. كاليفورنيا هم باردار ترى، هم ببيتو بركت ترى، هم جمعية زياتري كياز. لمجلس سنايا أمريكا أتواني قدرتي زياتر بيت، قوانين تسويبكا كنيو مكسيكوي بين أبوتكا. نيو مكسيكو كلا جمعيته كم ترى لكاليفورنيا، كلا ثروته كم ترى لكاليفورنيا، لمؤسسات قانونية الدوريني بأكثرية كاليفورنيا. لقلا حليك يا مودانياغا أويش مجلس بيرانا أنجمن فدرالي لعراق دروس نبو تا أجر كرد 5 مليون، شيعة 15 مليون، سني 8 مليون، شيعة نتواني كرد بخوا. أمانة قشتيان لجيرنا وعرب نتوان قانونك لدولة العراق تسويب كان كبزر لكرد بيت. أنجمن فدرالي لعراق دروس نبو أم قوارب بوش أصلا فدرالينية. دستور لإقليم كردستان دروز نبو، 1 سال پیش من هاتم وتم إقليم كردستان توشي مرق سياسي بو أم حپي وا بارتي ويكيتي أيان كربران بربن مردمي وا فاسد يان كردن بپالة دولار نوتي وتمدن كردانيان لبين برد. أما للسورة حپا قانوني شو نما وبيان مود أون الشعروانية هولير والشعروانية سليماني 8/8/2022 إما إعلام ارتشا كردان مان كرد وتمان ورده دولة إراقي بمؤسسات تيتو وأمانتي أقوشين درچن تا أقلا بيقرن استتي مسر داستانه أبدي كردن دولة إيراني. دولة إيراني دولتي كي بازارية، تعبير لناسيوناليزم حيج كسيك ناكا لمسر زمينه. إما قومك من بناو فارس نية، ملتي كيشمان لدريجاية تاريخها بناو ملتي إيران نوغا. دولة إيراني تبلور أو جوريك هيقل باسيكا كدولة تبلور الروح التاريخية ملتيكن ملت إيران حيج الروح التاريخية كينية كتبلور بياكا لناو الدولة إيرانية ثم ملتي كي إيراني تنية. أما أنا أخيز كردوار سربخون شانية دات ودريخا أي أميل تارانا بالي داغسو كيز بوچي لوسط أنبياوان شارك دروسكن بناو تاران ويجن أما باي تخته أما شعبي انحسارية إيران ناوى نوسينجي إيرانه يعني أوانيك خاوان بازارن با مثالك بين تيبقين استكسيك لهولير دانش كناوي عبد الله دانيك برهم هنري سيني تيد إجيكاك عبد الله تشوني أو من اير كونديشن يا سبليت دروز أكم بناوى مثلا ياهوهو تو بي ياهوهو لكردستان عراقا بفروشه بو إيمه برو أواني تربشكينا أو بولو بي أدين انحسارك قرر دستو 5 مليون اير كونديشن بفروشه عبا حيج كاروغا عبا تيالدرياغو كولا هولير داني سيني دسي كردقمي هاليساندو بچي بسبليت تاقرا تيجيشتين امتانا ببرچاو خوتانو ديگه بنمالي بارزاني بنمالي طالباني مأموريتيان بو لأقليم كردستان عراقا ما بقي قوم كرد بو هميشه فاسد كان. أولا خون رؤياي دا صلاة السيستميك وحقوقي كرد بين بوين بككا برساختي سپاه پاسداران كاري أمبو لجيرنا والشكل إمبراطوريته كورش خامنشي يهودي وحدة لكسرت دروسكات
وحدة لكسرت دبيتان نچي هقليك بو أولين بار موجودية أدا وإجي مومنت حركة عقل تاريخ بإيران ودس بيئك على جغرافياي إيران وبدولتها خامنشي لبيرتان نچي هقل للزعيف بو قوي أچيتها للزعيف بو قوي أچي للاواز بو دصلات أچي كوات وقت مومنت إيران بحثكات زعيف ترين مومنت أقله نقوي تريني وحدة در كسرتك أما بحثي أكاد لو دوا بيكاكا لسورة براي قلانو برجسته أكاتو أما بيكاكاس بعنوان هيزيكي مودرن أروا لسر الدوغم ترين أنديشة كأنديشية طريقتي به مثلا إيزيدية كانت طرفدار الشيخ عادي عامر يبعلبكي فرقية عدوية دينية هندي يهودين برجست أكاتو بعنوان هوفيت هروا زوان بازي وفرق بازي تكسرات ساخته لنا وجامعي مدروس أكا بلام حج كسي سوالناكا بكا كي ديمقراطيك استا داني ايزيدي كرقي لهوليدي كي سنية اما كومونال ايزيدية او كومونال هوليريا ام دو كردن چون براي كان ممكن اوي لكاتيكا كتزاد دكانيان ليكتري جياني كردقسو بكاكا ام جواو ناداتو بلام عملا ام دو متزاده كدجمن يكترين بويا بسورة فرقة اويسن لبرانبر يكتريا فقط بطرفية دولة حفزيانكا اوش دولة تركي ودولة ايرانية خب كان بيكاكا چيا كار بيكاكا أما حوزي تمدن كردان لبين بواد ارتجاع مذهبي وارتجاع قومي اتنيكي زواني بيريتو تا مجموعي متزادة دجمن يكتري دروسكات كتشسب الدولة بيانياليتو تاقدا قلت مان أما حكومة إقليم كردستان 33 سالة دستورينية چون دستور ابو با کاغذی کی تاریخی لدسالات کردی ووکو سندی کی تاریخی اما وک آرزوی کرد قومی اتنیکی لپشتیو بمینیتو بویا حج وقت دستورینو وكو إعلامية استقلال أمريكا نسي دي أمانة تمامية كليدا كان تحويل دا أما بنمالية بارزاني وبنمالية طالباني أم باشتكي أوليي بوليان والدسا يكي صلصل 50 مليار دولار بوليان والدسا استشيا كان درجن عدي كان أرواب أوروبا أما عديكي تريانا مينيتو لتحقق بيدان دولة يهودية دولة موعود يهودية كتواو خاورميان أخوات كسر زمين كردان بيت وكلان كردوار بيت كدولة إيرانية يهودي والدولة تركية يهودي دو بازويني تا أما متشكل أما تشكلي بيبداد أما تبلوري بيبداد وتجسمي بيبداد. إقليم كردستان للحاظ حقوقي ونما حكومة كردستان نما داهاتوی بنمالی بارزانی و طالبانیش چون ادامه پیاکات هرواک دولت ایرانی لنمایش انقلاب ساخته گرکی بو دولت قانونی مؤسساتی ابدی ایرانی دابنی و ایمش کسمان پیدا لگل کوملو و دموکرات و پککو و پارتی و یکیتی ایمش کسمان پیاندا استا پارتی و یکیتی خلیکی حلگرسان دنوی صورت بردوام کردن نابودی قوم کردن قوم كرد استكرد بحياتي دولة بخوي ونابينيت أما كوملي خاندان سيستم خاندان أبدي أكريتو لهالسن لأبدي كردنوي مناسبات آبولي سياسي وكوملايتي هاو كاتل لقل برجست كردن تكية قادرية للايان اتحادية ميهنية كردستانو بأمر إيران وأمريكا استبن مالي بارزاني خليكي دروس كردن تكية نقشبنديان صورة ترى شكست خواردق إقليم كردستان استا لبردوام كردن الدسالات تكية خانقائي
و دەسەڵاتە سیستەمی کە ئیلاهیاتیە تەبەلور پەیاکە. قەومە کورد بۆ هەمیشە نابود بوو، قەومە کورد تەبدیلە بە زمان بوو، قەومە کورد ئێستا تەکەسوراتی بۆ دروست کریاگە. لە بیرتان نەچێت خاندانگەلێ دروست بووگە کە ئەم باشتە ئەوەڵیە ملیارد دۆلاری پوڵوا لە دەستیانە. ئێستا هەرەو جۆرەی کە خەڵکی ئەوە پاشەخۆرە حکوومەتە ئیقلیم ئێستا ئەوێتۆ دەروێشە تەکایای قادریە و تەکایای نەقشبەندیە کە پولیشیان هەز ئینتەرتەیمنتیشیان بۆ دروست ئەکەن، سەرگە لە ساختەیان بۆ دروستەکەن. ئەقلیمە کوردستان لە ڕۆژە دروستبوونیەوە شروعی کرد بەس عەشیرەیە سەرۆک عەشیرەتە ساختە دروستکردن، چۆن بەدانە 5 ملیۆن دۆلار پوڵ دروستکردنە دیوەخانێکی گەورە، دانە هەنێ لەنکرۆزەر و مۆنیکا و وەنەوشە و پوڕێک کە ئەو ئەتوانێت لە فڵانە عەشیرە 100 نەفەر ئینسانە بێکار بکاتە محافظە خۆی دیوەخان دابنێ وڵمە گۆشت بخۆن کە زوێ حەدرێژ بگرێنە دەست و کاورای ئەحمەق ئەوێتۆ سەرۆک عەشیرە. بەدوو نەمایشە فستیواڵ و عەکس و تەئاتر و تەبلیغات. هەر لە ئیستا تەکایا و خانەقان تا بۆ زێنگەکەنەوە. یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ، فقط ئاخێزە کوردەوارە سەربەخۆ جەهانە کوردیە کە ئەمانە نابوودەکە. وەگەرنە ئەمانە لە هەمان ئیمتدادە پرۆژەیە دەوڵەتە ئێرانی کە قەرارە ئەبەدی بکاتۆ سیستەمە مؤسساتی دەوڵەتە ئێرانی، ئەمانە قەرارە مناسباتە بەرساختی ئابووری سیاسی وە کۆمەڵایەتی ئەبەدی بکەنەوە. پس کورد لە تەمەدون کریا بە قەوم، لە قەوم کریا بە قەومێکی شکست خواردەک، لە ئەزمونە شکستە دەوڵەتە ئیقلیمە کوردستانە شکستی خوارد بە تەمامیەت و ئیستا کورد لە سوورەتە تەلاشە پەکەکە و پارتی و یەکێتی و کۆمەڵە و دموکرات تبدیل ئەوێ بە مناسباتە هەتایە بەرساختەیە تەکیە خانەقا فەرەق عەشایر و ئەقەلیەت گەلە جۆرا و جۆرە ژن و مناڵ و ئەوانە. ئەمە فقط یەک ڕەوایەت، ئەویش ڕەوایەتە کوردیەت لە بینیەوەات. هەروە کە تا ئەم دەقیقە دەمە دەوڵەتە ئێرانیمان سرویس کردگە و نایەڵین بیگۆڕێت مەگەر عەلیە خامنەئی بتۆپێت، مەجال نادەین نە پارتی نە یەکێتی جارێکی تر ئرتجاع مەزهەبی ارتجاع تەکیەوە خانەقا بێرنەوە ناو سەرزەمینە ئێمە، مەجال نادەین بە جندەکانە قەندیل و قەحبەکانە پەکەکە کە تەکەسورە ساختە دروستکەن لە ئیمتدادە بارزانی و اتحادیە مەیهەنیە. ئەم مەجالە بە حیچ کامیان نادەین. تەمامە ئەمانە یەک کادانیان هەز، سەریان وا لە یەک کادانە یەک مەعموریەتیان هەز، کۆمەڵی قەحبە و جندە و خوێڕیان لە دەورە خۆیان کۆ کردگەسۆ بوون و 2 ملیۆن نەفەریش پاکتانەکەینەوە. مەسئلە سەریە مەسە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ مەوجودە. 400 ساڵە پێش نییە کەس لە بەرامبەرتانە نەویسیاوێت. مادام ئێمە حزورمان لەم سەرزەمینە هەز، ئێوە لە هەر مەرحەلەیەکا بوون نابوتانەکەین. مادام ئێمە تەعەیونمان پێیا کردگە و ڕەوایەتە کوردیەتمان واوە دەسۆ، هیچ سوورەتێ لە کوردبوون ناتوانن ئێرە بدەنێەوە. 100 ملیارد دۆلار سەهلە، 100 تریلیۆن دۆلارتان لە پشتاوێتان ڕۆخێنین و نابوتانەکەین. لەبیرتان نەچێ سلێمانی شارە، هەولێر شارە، کەرکووک شارە، یعنی ئەمانە نە عەشیرەن نە تۆ ئەتوانی بیانوەیتە ناوە تەکیە و خانەقا، مەگەر بە جنبشگەلێ وا پێکاکا تەلاش ئەکا لە گەی و هەمۆسێکشوال و لەزبیان دروستیکە. تای ئەمانە تەنیاییە، تای ئەمانە بێمەعنابوونە زندگیە. ئاخێزە کوردان ئەم جەمعیەتە کەسیرە ئەم سەرزەمینە لە خۆیە ئەگرێت، هەر لە تارانەوە تا ئەستەمبوڵ. پێتان وانە بێ ئەربابی یەهودی هندیتان بەرنامەی بۆتان دانیاگە ئەیوەنە بەرەو حەیتەران لە 4 دانە دێ بە 4 دانە دەروێشە گەوات ناتوانی ئەم سیستەمە لەسەر سەرزەمینە ئێمە دابنێت. خیاڵتان ڕاحەت وێت. من دەمێکە دەسە ئێوەمانانم خوێندگەسەوە، دەمێکە ئیستا ئێوە ئەزانن وەختی خلافەتە ئیسلامیەک نەبوو کە دەستگاهە ئیلاهیات نیشان بدات، ئەو تاریخیانە دروست کرد کە ئمڕۆ تەطبیقی بکەن. ئمڕۆ دەستگاهە ئیلاهیاتە ئیسلامی دروست ئەکرێت
تحتنا وشورش مردم امروز تئولوژی اسلامی تيت دستگاه ملا سازی شیخ سازی اکویت کار طول ملاتان بفرادات امروز که مزگوت سازی بۆ تۆ ئەکەندەنا هیچ خەلیفەیەکی مسلمین نەوگە کە سوورەتە نوێنەرایەتیە پێغەمبەرەی ئیسلام بۆ تەطبیقدان شەریعەت لە ڕزگارکردن ئومەتە محەممەد لەم دنیا و لەو دنیا لە سوورەتە مەساجدە فاخرا دەرکەوێت یاک مزگەوتە فاخر موجود نەوگە گشتی لە دەورانە متەئەخرا خەریکن دروست ئەکەن و ئێستا ئێمە ئەوەنەوە ناوە مەرحەلەیە شەریعەت استخريكن فرمولك بسرشان مانو تكرار أكنو بإعجاز تصوير بإعجاز بول بإعجاز كالا وإمنا يالينا متفاقب كفي هرقونا تلاشبو ارتجاع تامر دم بي همه چیز کریاگه هیچو پوچه کرد قومی اتنیکی لسورت دستبندی کردن مناسبات برساخته اجتماعیه بسیج بکرین و تفکیک بکرین و هستگل جورا و جورو کانون گل جورا و جور فرقیان لدروس کنیم بری پیگرین لبران بدیا ناویسین یک نفر ترویج درویشایتی بکا لشارانا قنی ادرین اوی درویش بازی بکا و تکیه بازی بکا لسنه لکرماشان لبوکان لمهابات لورمي لسليماني لهولي القني والداس ادرين وتنبيتان درويش بازي نكنها اوي خوي بوسي بتكيكو بخانقايكو قادرية بازي عدوية بازي بكات خلق شار وكردان والساتور ختني بدرن واتشوار 6 ساڵە پێش ئێمە نەبووین وایان پێمان کرد ئمڕۆ ئێمە موجودين ئەوەی فرقە سازی ئەکا لە سەرزەمینە ئێمە وەساتور بیدڕن ئێمە بە ملیۆنێ نەفەر لە جەمعیەتم مەسخبووک ناوێ بگیرێن و نابود بووین ناوێت نورە چاومان تەریقەت بازی کرد اسلام بازی کرد ایران بازی کرد فرقه بازی کرد بیدرن روم لخلق شار سنو کرماشانه خلق شار ایلامه خلق شار حمدانه کرکوکه خلق شار سليمانية خلق شار هوليرة خلق شار زاخوس دهوكا ميلن بدهاتي بتانقرن ميلن بعشيري ساخته بتانقرن ميلن نابود تانكن مناسبات برساختيه سيستم خانداني بسرتانو دابنين وحتى نابود تانكن وغيب تانكن اوي والا سنداني اشتقام وهوفية عشيرين نيلن فرتان باننا وهوفية خانقاي تكيها اوي خليك امكار اكا كارمند نظام السلطاس بيدرن هرواك كول بربازي من جمو كردو ودويك النماينده فرمانده سپاه غرب چوغ لمرز شوشميه معبر کۆڵبەری دانیاگەیەکی لە خۆی سوال ناکە گەوا باوک بۆ ئاسفالتی ناکەی کاورا بە مۆتۆرسیکلت بڕوا بۆ ئێشێ بە کۆڵ بێرێتی ئەگەر تۆ نەتگەرەکە ئەم کوردە تەحقیرکەی و بیکەی بەهێسر مێڵن بتانکەنە کۆیلە ئێمە کۆیلە نەبووگین بە درەژاویە هیچ مێژوویە کۆیلە نەبووگین ميلن ادي ناو قل پرستي معده پرستي بي كسوكاري بي دايكو باوك لجيرنا وتكيو خانقا لجيرنا وتكسر قلب رساختي نظام السلطية جهاني رواية كردي وتمدن كردان لبين بوان اقليم كردستان فت استتقايا وخانقا سر هل اداتو نيلن 300 هزار قواد لجيرنا وتكيو خانقا نابود مانكن تمامية دارائية كلام مردمت زيجان حلال جيانتان ورد ودرستان اوي ايوينن وبرنت امانة قورة كرياغا روتي كانو ومصادري انقلابي للدارائية مردمي بكن كالجير دس اوهر من خوابو امدرو سمي كردقا ايوه نابود كم ونظام السلطية جودو كريستيانتي يهودي نابود اكم
نابودی ئەەکەم و ئێوەی کارمەندانە سەخیفە ئەمانەوە هاتکن تەمەدونە کوردی نابود بکەن تەنها ئیماژە بەدیل ئینسانە ئازادە مخەیر نابود بکەن نابودتان ئەەکەم من زەرورەتە تاریخیم واخیز کوردان نابودتان ئەەکە لای ئێوە خۆش